کاروان محەممەد لە تۆپزاوە. کاروان بەیانیت باش بە پێی زانیاریەکان تا ئێستا کێشەی جوتیاران لەو ناوچەیە چارەسەر نەکراوە. زانیاریەکان چێ لای تۆ؟ بەڵێ ئاکام سۆما سڵاوتان لێبێ ئێرە تۆپزاوایە ڕای بوونی کێشەی ینی سەربازگە کۆنەکەەوە کێشەی بوونی کێشەی ئەنفال ینی کێشەی زێوزار بە بەردەوام لە دوای ساڵی 2007ەوە کێشەی ئەو کێشەیەکێک بۆ لە کێشانوکیەکانی ئەم ناوچەیەوە بەرۆکی دانیشتوانی ئەم ناوچەی گرتووە. سوپا بەردەوام هەوڵدا دەست بەسەر زێوزاری جوتیارانی کورد و تورکمانی ئەم ناوچەیەدا بگرێت. لە دوایین هەوڵشدا ینی نووسراوێکیان کردەوە بۆی کە جارێکی دیکە 5,000 دۆنم زەوی لەم ناوچەیە بکرێتەوە ژێر دەستی سوپای عێراق کە ساڵانێکە جوتیارانی کورد و تورکمانی ئەم ناوچەیە شەڕ بۆ پاراستنی ئەو زەویان ناکەن. من هەوڵەدەم گفتوگۆ لەگەڵ کاک ساتە بکەم لە نەری جوتیارانی تۆپزاوە. کاک ساتە سڵاو لێبێ. ئەم هەوڵەی دوایین جاری سوپا چۆنەوە کاردانەوەی ئێوە چۆن بووە؟ دوایین هەولی سوپای عێراق ئەوە تا ئەو نووسراوەکانم لەلایە لە مانگی سێی ئەم ساڵ واتە تقریبان مانگونیوەک پێش ئێستا سوپای عێراق نووسراوێکی فەرمی ئاراستەی فەرمانگەی کشتتوکالی کەرکوب کردووە داوای 6 پارچە زەوی لە سنووری تۆپزاوەکە لە کەرتی 24 کشتتوکالی تۆپزاوە کە ڕوبەری ئەو 6 پارچە زەویە نزیکەی 5,000 دوێنم زەویە بەم بەبەستی ئەوەی دابەشکە وەکو یەکەی نیشتە جێبوون بەسەر ئەفسەران و سوپای عێراق. واتە لێرە سوپای عێراق بەردەوامە لە هەوڵەکانی بۆ دەست بە داگرتنی زەویزارەکانی تۆپزاوە و ئێمە تاکە ئومێدمان ئەوەیە لە دوای خوای گەورە ئەوەیە کە لە ئێستادا دۆسیەی زەویە کشتتوکاڵیەکان ئەوانەی کە پێلێن زەوی ئیستیملاک سویتەتە دادگای فیدرالی و تا ئێستا 5-6 دانیشتین کراوە لە دادگای فیدرالی و پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوو دانیشتنێکی ترێ و ئومێدی گەورەمان هەیە کە بڕیاری یەکلاکەرەوە بدا دادگای فیدرالی بۆ ئەوەی زەوی کشتتوکاڵیەکانمان کەوانەی ئیستیملاک کراون لە سەردەمی ڕژێمی بەعس کۆتایی بێ بەداخەوە چووکن لە 20 ساڵی ڕابردوو پەرلەمانی عێراق نەیتوانی کێشەی زەویە کشتتوکاڵیەکانی کەرکووک یەکلا بکاتەوە بۆیە زەویەکان ئێستا دۆسیەکەی چووەتە دادگای فیدرالی و ئومێدی گەورەمان هەیە کە کێشەکان چارەسەر بکرێن. ئەم زەویانەیەوە چوارچێوەی ئیستیملاکەوە بڵێ لە کەرکووکە نزیکەی 1,200,000 دوێنم زەوی کێشە لەسەر هەیە 900,000 پێی دەوترا ئیتفا ئەوە بڕیاری 29 ئەنجومەنی وەزیرانی عێراق دەیگرێتەوە و کێشەی چارەسەرە بێ و کێشەیان نەماوە و گرێبەستە کشتتوکاڵیەکانی سەر ئەو زەویانەش کە بۆ عەرەبی هاوردە و عەرەبی کەرکووک کرابوون هەڵوەشاونەتەوە بەڵام 300,000 دوێنم زەوی ترمانەیە لە کەرکووک پێی دەوردێ ئیستیملاک واتە خاوەنداریەتی زەویەکە گۆڕدراوە لە ناوی جوتیارە کورد و تورکمانەکانەوە بۆ ناوی دەوڵەت بۆ ناوی وزارە جیاجیاکانی دەوڵەت. ئەو 300,000 دوێنم زەویە ئیستیملاک کراون واتە تۆپزاوەش بەشێکە لە ئەو 300,000 دوێنم زەوێکەوە پێی دەوترێ ئیستیملاک. نوێنەری جوتیاران لێرەوە ئەگەر پەیامێک بگەێنێتە دڵ سۆزانی کورد و خەم خۆرانی کورد کار بەدەستانی کورد لە بەغا بۆی کاری زیاتر لەسەر تۆپزاوە بکەن ینی چیان پێڵێ؟ بەڵێ من سەرەتا ئەو بڕیاری 29 ئەنجومەنی وەزیران لە ڕووی عەمەلیەوە گرێبەستی سەر زەویەکانی هەڵوەشاونەتەوە بەڵام ئەوەی ماوە نووسراو لە وزارەتی داد نەگەیشتووەتە تەزیل عەقاری کەرکووک بۆی ڕەفعی حزز لەسەر ئەو زەویانە هەسێ. ئومێدەوارم بە تایبەت بەڕێز خاڵد شوانی کە خۆی وەزیری دادی عێراقا بە دوواداچوونێ بکە ئایا بۆ تا ئێستا نووسراو نەگەیشتووەتە تەزیل عەقاری کەرکووک بۆی ڕەفعی حزز لەسەر ئەو 900,000 دوێنم زەویە هەڵبژیرێت چکن بڕیاری 29 وازحە دەلێ هەڵوەشاندنەوەی گرێبەستی سەر زەویەکانیان و ئیلغای قەراراتی لزنەی شوونی شیمال و حەقی گەڕاندنەوەی حەقی تەسەڕوفی بۆ خاوەن زەویەکان حەقی تەسەڕوفی چۆن دەگەڕێتەوە ئەبێ نووسراو بێت بۆ تەزیل عەقاری لە وزارەتی دادەوە ئەوە نەگەیشتەوە ئومێدەوارین کاک خاڵد هینێکی حرەکەی بۆ ئەوە بکە ینی هەوڵێکی بۆ بدا و بەنسبەت زەوی ئیستیملاکانش خەڵکی دڵسۆز و نیشتیمان پەروەر پارێزرن لە سەر ئەو دۆسیە لە دادگای فیدرالی و ئومێدمان هەیە کە دادگا بڕیارێکی دادپەروەرانە بدات چکن بەڕاستی ئەمە خەڵکانێکی زوڵم لێکراوین لە سەردەمی ڕژێمی بەعس و لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسش تا ئێستا زەویەکانمان هەر بە پێی بڕیارەکانی پێشووی بەعس بە کێشە لەسەری ماونەتەوە. دانیشتەکەی دادگاکەیە وەڵی ئەزانم بەڵام لە چەند ڕۆژی داهاتوە چەند ڕۆژێک بە پەنجەی دەست دەژمێردرێ سەرچاو.
دیارە ئاکام سۆمە ینی ئێستا دانیشتوانی ئەم سنوورە تۆبزاوە و گوندەکانی دەوروبەری تۆبزاوەش بە ئامانشەوە وەکو میوانەکەشم باسی کرد ومێدیان بە دانیشتنی دادگای فدرالیە و چاوەڕێن وەکو ئۆکیستانی کە پێشتر دادگای فدرالی یەکلای کردەوە بابەتی زەوەکانی تۆبزاوە یەکلای بکاتەوە بۆ پێیکە ئەم کێشەیە بە بەردەوام لە بینی سوپای عێراق و دانیشتوانی کورد و تورکمانی تۆبزاوە هەبووە ناوبەناو سوپا پارچێکی دیکەی زەوی لە تۆبزاوە داگیری کاتەوە سەربازەکەی فراوانترەکات دانیشتوانی ناوچەکەش جگە لە خۆپشاندان و مانگرتن هیچ دەسەڵاتێکی دیکەیان نیویچیان پێ ناکرێت بۆیە چاوەڕێ کرد کە دادگای فدرالی بتوانێت ئەم کەیسە یەکلای بکاتەوە. بەڵێ کاروان محەممەد لە تۆبزاوە سوپاس بۆ تۆ میوانەکەت.